بەرێز جەباریاوەر فەریقی یەکەم پسپوری بواری ئەمنی و سەربازی زۆر بەخێر بێن. خۆش بن، سپاسانەکەم. مامۆستاوەک دەزانی ئەم دوایە هێرشێکی توند کراسەر هەرێمی کوردستان لە جارانی تر نەختی جیاواز بوو کە ڕاستە ڕاست بنکەکانی هێزی پێشمەرگە کرانە ئارمانج. تو ئەم هێرشانەی ئەم دوایە کە 6 پێشمەرگەتیا گیانیان لە دەستدا و نزیکەی 3 کەسیش بە پێی وزارەتی پێشمەرگە بریندار بوون. ئەم هێرشە چۆن دەنرخێنی؟ بەڵێ بێگومان ئەمە بڵێن تەتەورێکی زۆر مەترسیدارە، بە تایبەتی لەوەتی ئەم شەڕەی دوایی دەست پێ کرد لە 28 مانگەوە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران. ڕاستە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی کە بە پێ بەیاننامەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پارتە سیاسیە بڵێن گەورەکانی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان نابێتە بەشێک لەو شەڕە و بێلایەنی خۆی دیاری کرد و داوای کرد کە ئەم کێشانەی کە هەیە بە ئاشتی چارەسەر بکرێ، بە تایبەتی لە زۆربەی بەیاننامەکانەوە هاتووە. بەڵام بەدەر لە ئیرادەی هەرێمی کوردستان و عێراقیش ئەتوانم بڵێن بە شێوازێکی گشتی، عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بوونە گۆڕەپانێکی ئەم شەڕە. دیارە بیانووی بۆردومانکردنی هەرێمی کوردستان و بەتایبەت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، فڕۆکەخانەی هەریر، تەنانەت بارەگای هێزەکانی پێشمەرگە و بارەگای بڵێنیان شۆنەکانی کامپەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران و تەنانەت چێڵگە نەوتیەکانیش بۆردومانکران جارجار لەلایەن گروپە دەرچوو لە یاساکانی بە تایبەتی عێراقدا، ئەوانی کە ناوی خۆیان بە ناوی مقاومە ئیسلامی ناوە. بیانووی سەرەکی هەموو ئەو بۆردومانکردنە بەمەی ئەمەی دوایی کە بەڕاستی کارەساتێکی گەورە بوو. ئێمە باشە بەرێز بۆی تا ئێستا حکوومەتی ناوەندی فیدراال لە بەغا هیچ هەلوێستێکی واجدی وەرنەگرتووە بەرامبەر ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و ئەم دوایەش کراسەر بنکەکانی پێشمەرگە. بەداخەوە من پێشترش چەند جارێک باسم کردووە، یعنی حکوومەتی فیدراڵی عێراق گەیشتە ڕادەیەک لە لاوازی کە ناتوانێت سەروەری خۆی بپارێزێ، نە سەروەری سنوورەکانی، نە سەروەری ئاسمانی و نە سەروەری دام و دەستگاکانی. تەنانەت گەیشتە ئەو حاڵەتەی کە ناتوانێت سەروەری هەم حکوومەتی فیدراڵ و هەم حکوومەتی هەرێم بپارێزێ بەرامبەر ئەو هەموو بۆردومانەی کە ئەکرێ دەو ناوچانە و ئەو هەموو زەرەر زیانە کە هەم لە دام و دەستگای حکومی و مەدەنی دەکەوێ و هەم خەڵکی سڤیل یان زۆر جارەیە خەڵکی بێلایەن کە هیچ پەیوەندی نییە. یعنی هێزی پێشمەرگەی کوردستان هیچ پەیوەندیکی نییە بە ئەم شەڕە گەورەی کە هەیە لە ناوچەکە. هێزی پێشمەرگەی کوردستان تەنانەت سنوورەکانە پارێزێ، یعنی ئێستا زۆری هێزەکانی سنوور پارێز کە لە ناوچەی زاخۆ تاکو دەگاتە ناوچەکانی خانەقین کە نزیکەی 750 کیلۆمەتر سنووری ئێران عێراقە لە هەرێمی کوردستان و زیاتر لە 300 کیلۆمەتر سنووری تورکیایە. زۆربەی هێزی پاسەوانی سنوورەکان کە سەر بە حکوومەتی عێراقیشن هەمویان کوردن، خەڵکی هەرێمی کوردستانن و سنوورەکانە پارێزن بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەبێتە بەشێک لەو شەڕە و ڕێگری بکە کە لە ناو هەرێمی کوردستان و پەلاماری ئەو وڵاتانە بدرێ، بە تایبەتی ئێران کە ئێمە پەیوەندیکی زۆر باشە بۆ لە نێوان هەرێمی کوردستان و ئێران. بەڵام بەداخەوە یعنی سەرەڕای ئەمانە هەمووی ئەبینین، یعنی ئەم بۆردومانکردنە بە بەردەوامی لە یەکەمی ڕۆژ دەست پێکردین شەڕەوە کوردستان بۆتە مەیدانێکی بۆردومانکردن لە دوو لاوە، هەم لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە، هەم لەلایەن گروپەکانی دەرچوو لە یاسا کە بە ناوی مقاومەی ئیسلامی دێن بۆردومانی ئەو ناوچانەکەن کە وەکو باسم کرد زۆر بەداخەوە ئێمە سەرخۆشی لە کەسوکاری ئەو پێشمەرگە شەهیدانی ئەمڕۆ ئەکەین و سەرخۆشی لە هەموو گەلی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانەکەین و مێ دەخوازین ئەو 30 بریندارش برینەکانیان ساڕژ بێتەوە. جمهوری ئیسلامی ئێران و هەم بیانووی ئەو گروپانەی دەرچوو لە یاسا ئەوەیە کە بوونی هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان. بەڵام
تەنانەت بوونی هێزەکانی هاوپەیمانانی لە هەرێمی کوردستان و بوونی هێزەکانی ئەمریکا بە پێ ڕێککەوتنە نێوانی ئەمریکا و حکوومەتی فدراڵی عێراق چونکە محەممەد شیع سوودانی خۆی لە ساڵی 2025 ڕێککەوتنێکی ئیتاری استراتیژی لەگەڵ ئەمریکا ئەمزا کردووە کاتی داناوە بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق ئەڵێ تا کۆتایی 2025 هەموو هێزەکانیان لە ناوەڕاست و خوار و عێراق کۆتایی بە ئەرکیان دێ بەڵام لە هەرێمی کوردستان تا کۆتایی 26 ئەمێنن یعنی ئەو ڕێککەوتنە هەرێمی کوردستان نەیکردووە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی هاوپەیمان بەڵکو حکوومەتی فدراڵی عێراق خودی خۆی ئەو ڕێککەوتنێ کردو ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستانن ئەو بنکە و بارەگایانەی هێزەکانی هاوپەیمانان بە ڕەزامەندی و بە پێ ڕێککەوتن لە نێوانی عێراق و ئەو وڵاتانەیە مامۆستاوەک چاودێرێک لە هەرێمەکە وەک چاودێرێکی هەم سەربازی و هەم ئەمنی دوای ئەم هێرشانە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بکاتن چارەنووسی هێزەکانی ئەمریکی و شاندە دیپلۆماسیەکان چی دەبێت لە هەرێمی کوردستان دیارە زۆربەی بەپێی ئەو هەواڵانەی کە لە بەغاوە دێت ئەوەیە کە زۆربەی ئەو بنکە و بارەگانەی هێزەکانی هاوپەیمانن و ئەمریکا ناوچەکانی خۆیان بەجێڵن چۆڵیەکەن ئەمڕۆ دوایمین هەواڵ کە بڵاو کرایەوە لە بەغاوە کە بنکەی ڤیکتۆریا یعنی ئەو سەربازگەی ڤیکتۆریا کە لە بەغا بوو ئەمڕۆ وردە بڵێن ئەو بنکە چۆڵە کرێ و بە فڕۆکەی تایبەت گوازرێنەوە بۆ دەرەوەی عێراق و ئەو ئامێرانی خۆیان ینی ئەشکێنن یان ئیسوتێنن یان تێکی دەنیانی ئەوانەی کە لاجێ جگەل لەوەش بە هەمان شێوازە بینین نێردەی دیپلۆماسیەکان بە تایبەتی هی ئەمریکا زۆر کەم کراوەتەوە هیچ ئەرکێک جێبەجێ ناکەن لە عێراق چونکە سەفارەتی ئەمریکی بە بەردەوامی بڵێن ئەکەوتە بەر هێرش و ئامانجی ئەو گروپانە جگەل لەوەش بۆ زانین نێردەیەکی ناتۆ هەبوو لە عێراق بە پێ ڕێککەوتنی عێراق وەکو وڵاتێکی سەدیق یعنی وڵاتێکی برادەر لەگەڵ چونکە عێراق ئەندامێکی ناتۆ نییە بەڵام بڵێن ڕێککەوتنێکەیە یاداشێکی لێ تێگەیشتن لە نێوانی عێراق هەیە لەگەڵ وڵاتانی ناتۆ تیمێکی ناتۆ لە بەغا بۆ چەند ساڵێک ئەرکی مەشقکردنی هێزەکانی پێشمەرگە و بڵێن هێزەکانی عێراق نەی پێشمەرگە عێراق بەگشتی و پێشکەشکردنی ڕاوێژی سەربازی بەڵام ئانیش هەمویان کشانەوە عێراقیان بەجێهێشت ینی وردە ئەبینی لە هەرێمی کوردستان جێگیر دەبن بە پێی بینینەکانن نێرینەکانت هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی دەنگ و باس هەبوو بڵێن ئەوانەی بڵێن هێزەکانی یان ئەوانەی ئەڵمانیا لەگەڵ ئەوانەی ئیتالیا کەمیان کردبووە یعنی ئەوەی کە بڵاو کرایەوە من بەوردی نازانم ژمارەیان چەندە یان چەند بوو بەڵام ئەوانەی کە هەبوون بە تایبەتی لە زمانی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕ داعش کەم کرانەوە ئەو هێنانەیان بەڵام هێشتا بنکەکانیان ئەوانەی کە لە بڵێن فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر یان ئەوانەی حەریر یان قوسڵگەری بەڵام ئەرکەکانی خۆیان جێبەجێ ناکەن چونکە لەم هەلومەرجەی ئێستا هەمویان زیاتر ئەرکی خۆیان سڕ کردووە هیچ ئەرکێکیان نییە هەم نێردە دیپلۆماسیەکان هەم ڕاوێژکارەکانی سەربازیان و ئەوانەی کە هەماهەنگ و هاوکار بوون لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و بۆ ئەوەی هیچ جوڵەیەکیان نەبێت طبعاً خۆ هەر ئەوە نییە خۆ دەزانی ئەم هەلومەرجەی کە بەسەر عێراق و هەرێمی کوردستان داهاتووە وای لێهاتووە کە فڕۆکەخانەکان زۆربەیان دابخرێن هەلومەرجی بازرگانی کەم بۆتەوە دۆلار بەرز بۆتەوە سوتەمەنی لە کوردستان زۆر نرخەکەی زیاد بووە ماوەیە کەرەبا نەبوو بەهۆی ئەوەیە کە کۆمپانیاکانی بەتایبەتی دانەگاز ئیشی نەکرد ئەمە هەموو دەراوشتەی ئەو شەڕەیە وەکو بازم کرد کە ئێمە بەشێکی نین لەو شەڕە بەڵام ئێمە سوتەمەنی ئەو شەڕە بەپێی ئەو بویەرەی کە ئەمڕۆ پێی هات کە زۆر تۆند بوو 6 موشکی لە بنکەکانی هێزەکانی پێشمەرگە دایان ئایا بەپێی بووچوونت ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستان ئەکات بۆ سیستەمی بەرەوانی ئاسمانی کە بەهێز بکرێت لە هەرێمی کوردستان بە کورتی بەڵێ بە کورتی بەداخەوە لە هەموو عێراقدا ئێستا سیستەمی چاودێری و بەرگری ئاسمانی نییە نەوەکو لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری عێراق هیچ سیستەمێکی سەرتاسەری چاودێری ئاسمانی و دژە ئاسمانی لە عێراقدا نییە بە هەرێمی کوردستانیشەوە
ئەو سیستەمانەی کە هەیە لەلایەن ئەمریکاوە تەنها لە چواردەوری فڕۆکەخانی نێودەوڵەتی ئەولێرە یان قوسڵگەری ئەولێرە، یعنی بەس ئەو ناوچە ئەپارێزێ. پێشتریش لەم شەڕانە تۆزی مەودای پاراستنیان درێژ کردەوە بەسەر هەموو ناوچەکانی ئەولێر، بەڵام ئێستا ئەبینین کەمترە، زیاتر لە ناوچەکانی چواردەوری فڕۆکەخانە. هیچ بەرنامەیەک نییە کە باس بکرێ کە ئەمریکا سیستەمی دژە ئاسمانی و سیستەمی چاودێری ئاسمانی دێنێ بۆ هەرێمی کوردستان یان ناوچەکانی تر. لەو ڕووە طبعاً حتمما ئەو پێویستی بە ڕێکەوتن هەیە لە نێوانی ئەمریکا و عێراق بە شێوازێک، چونکە خۆ دەزانی هەرێمی کوردستان هەرێمێکی لە ضمنی دەوڵەتی فیدراڵی عێراقە. ئەو نوع ڕێکەوتنانە ئەو هاوکاریانە دەبێ عێراق ڕەزامەندی بدارە سەریانە. کێشەی ئێمە لەوەدایە لە ڕووی دستوریە و لە ڕووی قانونیە. بەڕێز جەبار یاور، فریقی یەکەم و شارەزای بوارەکانی سەربازی و ئەمنی، زۆر سپاس بوو بەشدار بوون. سپاس بۆ ئێوەی بەڕێز.